ئێمەش ئێستا لەم کاتەدا کە ئێستا ئێمە لە مزگەوتین کوردستانمان تووشی شکست و نەهامەتێکی گەورە بۆتەوە زۆر گەڕاوینەوە دواوە ئەوە ڕاستی ئەوەی نێڵێ خۆی جێل دەکا گەڕاوینەوە تەقریبان ساڵەکانی حەفتا لە حەفتادا کورد بە ئەمەی ئێستا ڕازی بوویایە کەرکووک ئاڵای عێراقی تیا بچەقی و سێچوە جێ لە کوردیش لەگەڵیانە بەشدار بن قەسەم بەخوا ئەو کاتە ئەم حکومە زاتیە کارتۆنیە درا بە کورد هەر ئەو حکومە زاتیە کارتۆنی کە ئێستا سەرکردایەتی کورد پێ ڕازی هەر ئەو وەختە دەماندرایە ئیتر نە ئەنفال دەبوو نە کیمیاباران دەبوون ئەو هەموو خەڵکە دەکوژرا زۆر گەڕاوینەوە دواوە شکستێکی گەورە بەسەر میلەتی کووردا هاتووە بەڵام نابێ خەتای خەڵک بگرین ئێمە وتارەکەمان لەسەرەوە بوو لە شکستە لۆمەی خۆت بکە لۆمەی خۆمان بکەین یەکەمیان ئێمە دەرس لە ڕابردوو وەرناگرین هەر پینە و پەڕۆ دەکەین هەر دوو سێ ساڵێک جارێک نەکبەتێک دەمانگرێتەوە عیبرەتی لێ وەرناگرین بیکەین بە دەرسێکی گەورە جارش کە ئەم هەڵانە ڕوونەدەنەوە بەسەراتێک بۆ جەنابتان دەجێڕمەوە کە واقعیە ئینگلیز کاتی خۆی بەریتانیا 150 ساڵ هیندستانی داژی کردو معلومی جەنابتانە 150 ساڵ وڵاتی هیندستان لەژێر داژیکردنی ئینگلیزا بووە چونکە زەوی کشت و کاڵیان زۆر بوو دەستی کاریگەریان هەبوو بازاڕێکی ساختکردنەوەی کەلوپەلەکانی بەریتانیاش بوو ئینگلیز لە هیندستاندا فەرماندەی بەتالیۆنێک ئامرهێزێکی بەتالیۆنێک ئەفسەرێک دەبێتە برادەری کابرایەکی هیندستانی زرعاتی دەبێت ڕۆژانە خوارد نوشتی بۆ دەبێت دۆستایەتێک دروست دەبێت ڕۆژێک کابرای هیندستانی بە کابرای ئینگلیز دەڵێ بە ئەفسەرە بەتالیۆنە سەر لەشکرەکەی بەتالیۆنەکەی ئینگلیز دەڵێ کاکە باشە ئێوە ئەمە چەند ساڵە ئێمە ژێردەستەی ئێوەن و ئێوە ئاغای ئێمەن باشە ئێمە وڵاتمان زۆرە دەستی کارمان هەیە دانیشتومان زۆرە وڵاتمان بە پیتە باشە ئێوە کەمترن لە ئێمە بۆ ئێوە هەمیشە زاڵن بەسەر ئێمەدا ئەویش دەڵێ وەرە با نەسیحەتێکی برایەنەت بکەم من چەند ساڵێکە لێرەم بە وردی ورد بوومەوە ئێوە هەر بە دوو سێ ساڵ جارێک لافاوێک لەم دێ ئێوە دەدا وتی وەڵا وایە تی هەندێکتان دەخنکێن هەندێک ماڵتان دەڕوخێ زرعاتی ئەو ساڵەشتان دەبا و وێرانتان دەکا سەد دیسان دەست پێ دەکەنەوە خانووەکان بنیاد دەنێنەوە دیسان خۆ بنیاد دەنێنەوە کشتتوکاڵ دەست پێ دەکەن و دوو سێ ساڵێکی پێچە و لافاوێشکە لێتان دەدا و هێندێک خەڵکی کەتان دەخنکێنێ و هەندێک ماڵتان دەڕوخێتەوە دیسان زرعاتەکەتان لەناو دەچێتەوە دیسان دەست پێ دەکەنەوە سێ ساڵێکە دیسان لێتان دەداتەوە وتی دەی چی بکەین وتی ئەوە ئێمەی ئینگلیز بوویناوامان نەدەکرد ئێمە ئینگلیز بووینا یەک ساڵ لافاو لێی دەداین نەمان دەهێش دووبارە بێتەوە یەکسەر ئەو شوێنەمان دەدۆزێەوە کە ئاوەکەی لێکۆ دەبێتەوە سەدێکمان بۆ دروست دەکرد ئەو کاتەن لافاوەکە نەیدەبردین خەڵکی نەدەخنکاندین خانووی وێران نەدەکردین زرعاتی نەدەکوشتین ئەو کاتە لە جیاتیەوەی بمان خنچێنە سوودمان لێ وەردەگرت ئاوەکەمان کۆ دەکردەوە کارەبامان لێ دروست دەکرد دەمان کورد بە شوێنی گەشتیاری لافاوەکەمان لە خۆمان لا دەدا زۆر سوودمەند دەبووین ئەوە ئینگلیز بۆیە ئینگلیزە نەخشەی هەیە یەک جار لافاو لێدا و خەڵکی کوژ ناوڵە دووبارە بێتەوە بەڵام ئێوەی داما و هەمان تەمسیلی دووبارە دەبێتەوە بە کوردی پێوتن ئێوەی هیندستانی لە دوای چارەسەری بنەبڕ ناگەڕێن بۆیە هەردەم ماڵ کاولیتان بۆ دەمێنێتەوە هەر پینە و پەڕۆ دەکەن هەر هەمان کارەساتەکانی پێشوو دووبارە دەبنەوە یەک زەڕە دەرستان لێ وەرنەگرتووە من ئەوە بۆ ئێوە بەجێریاڵم توخوا ئێمە چەند جار ئەم فلیمەمان بەسەرا دێتەوە چەند جار هەموو جارە کۆمەڵە ڕۆڵەی کوردی قارەمانی دڵسۆز بە کوژ دەدەین لە دوای دەدیسان ڕێک دەکەوین دوای مەملاولای یەک ماز دەکەین دوای سێ چوار پاروی چەور و قەلب بەیەکەوە دەخۆن لە دوکان و سەری ڕەر لە دوای دادیسان دەبنەوە بەبرا لە ماسافەیەشکەدا وەکو کەڵەشێ پێک هەڵدەپڕژێنەوە ئەتر خەتای فڵانە و فڵانەوانە دە لۆمەی خۆمان بکەین ئێمە هەمان پینە و پەڕۆیە دەرسی لێوەرناگرین جارش کە بنبڕی ئەم مشکیلانە بکەین بەستێک بۆ خۆمان دروستکەین بەنداوێک دروستکەین هیچ کە لافاو نەمان بە 26 ساڵە حکومەتی کوردی نەیتوانێەوە سەدێکی وا دروستکا کوردستان لە ئەمانێکا بێ بەرگەی چوار لۆتی ناگری کە هێرشی کە دەسەر ئەی 26 ساڵە خەریکی چی ئەڵێ بەجێ ئەمە ئەبێ سەرزەنشتی خۆمان بکەین لە سیلاحەکانیان هەمووی ئەمریکی و مدەڕەبی ئەمریکیە ئەی ئێمە نەمان دەگوت ئەمریکا یعنی کوردستان یعنی ئەمریکا ئەی ئێمە شەڕی هەموو دنیامان بۆ نەکردن یان بەس ئافرینمان بۆ مایەوە خۆشەویستان 12,000 کەسی قارەمانی کورد لە شەڕی ئەو وەحشیانەی داعشدا بۆتە قوربانی 12,000 کەس کوژرا و بریندار و کەمەندام هەیە 12,000 کەسمان پێشکەشکردن هەر ئەوەندەمان دیارە بۆ ماوەتەوە لە ئافرین بەخۆ ئەمانە شەڕکەری چاکن شەڕکەری جێلن ئەبوایە بماوتە پێش ئەوەی شەڕەکەتان بۆ بکەین ئەوە 12,000 کەس پێشکەش دەکەین و 20 پێشکەش دەکەین وەرن بە نووسرا و ئەمریکا ئەوروپا ئێوە چی بۆ ئێمە دەکەن ئێمە ئەو شوێنانەمان بە خوێنگرتەوە زمانێکی نێودەوڵەتی هەیە کە چۆڵی ناکەینەوە جارێککە هێزێک نەتوانێت بێتە سەرمان یەک نووسراوێکمان نییە ئەبێ سەرزەنشتی چێ بکەین ئەبێ سەرزەنشتی خۆمان بکەین ئەوە خۆمانین هەر زۆر دڵساف و دڵ ناسکین هەر بە دوو قسە بڕوا دەکەین بە بێەوەی مەکتوبێکمان هەبێ بۆی نووسراوێکی نێودەوڵەتیمان هەبێ بە بێەوەی شاهیدێکی عەسکەری دنیامان هەبێ
هەر خۆمان بەکوژ دەدەین و لافاوی کابرای هیندستانی ڕاست دەکات دەمانگرێتەوە دیسان. دووەم ئەوەی پێمان دەکرێ خۆمان بە خۆمانی دەکەین نەک دوژمن. ئاخری وتارەکە بەم شیعرەی دکتۆر عەبدوڵڵا پەشێو دێنم. زۆرم لە دڵدایە بەڵام بابەتەکە هێندە بۆ گەن و پیسە دوو لە ڕووی ئێوە پەژین بێ نازانم لە کوێوە دەستی بۆ بەرم. ئەو جنێوەی کورد بە کوردی دەڵێ یەک دانە ئەوان پێیان نەوتوین یەک کەس ئەو قسە ناشینانی بە کورد نەوتووە ئەوەی کورد ئەمڕۆ بە خۆی دەڵێ ئەو ناو ناتۆری خۆمان لە خۆمانی دەنین خوا هەڵناگرێ ئەوانە پێیان نەوتوین ئەو دێ دەتکوژێ و شوێنی خۆی دەگرێ و تەواو بڕایەوە. بەڵام ئێمە یەکتریش دەکوژین خاکەکەشمان بەجێ دەڵین هەرچی ناو ناتۆری ناشینیشە بە یەکتری دەڵین خەتای خۆمانیان خەتای ئەوانێ بەسەر زەنشتی خۆمان بکەین. بەس من ئەوەندە دەڵێم ئەوەندەی بۆ خۆم لە دنیا گەیشتوم و دەجاریش لە بەردیمەوە داوتومە لە هەموو حیزب و لایەنێک بێبەریم هەر بەوەشەوە خوای گەورە ڕەحمی پێکردوم کە گرێی خۆم بردوێتەوە. قەسەم بەخوا پێویستیان بە دەنگێکم بێ نایدەمێ دەنگێکم تا ئێستا بە یەک حیزبی ئەم کوردستانە نەداوە. نەوەڵڵاهی ناشیدەمێ لەمەوە دووە چونکە ئەمانە هەموو جارێ ئێمە وا لێ دەکەنەوە. ئەبێ من جارێک لە سامی بەرە عەرزی جەنابتانم کردنەوە تو یەک ئێمە قەدرمان کرد کە ئەوانەمان هێژ بەم دیوا بێنەوە کاکە ئەوانە لە شەستەکانەوە دوژمنی یەکترن ئەو دوو بنە ماڵە ئەوانەش خوێن لە بینیان ناڕژاوە ئەوەی لە دایکیش دەبێت بەم ڕقە پەروەردەی دەکەن ئەبێ کوردایەتی لەسەرەوە شکستی عسکەری هەر دەبێ ئێمە ئەنفال لە ناوی نەبردین شیمیایی لە ناوی نەبردین ئەمەش هەڵدەستێتەوە بەڵام دڵنیابن دوژمن دەڕوا والله ئەوانەی ئەم پیلانەشیان لەم کوردە موسڵمانە کرد خۆ حەقی ئێوە دەکا شەهیدەکان دایکی شەهیدان باوکی شەهیدان خۆ حەقی ئێوە دەکا ها پەیماننامەی جەزائیرتان لەبیرە کورد لەو بەڕی دەسەڵاتە بوو بە شەو ڕۆژە کوتواندینانەوە خوا دوژمنەکانی کوردتان بینی چۆن زەلیل بوون محەممەد ڕەزا شاه خوا چی لێ نەکرد سەدام چی لێ نەهات سەرۆکی جەزائیر چی لێ نەهات والله ئەوانەی ئەم پیلانەشیان دوژمنی ئەم کوردە جێڕاوە خوا ئەوە ڕیسوادە من قەسەم بەخوا والله بە چاوی خۆتان دابینن لە دنیادا چۆن خوا زەلیل و ڕیسویان دەکات. تارەکەم لەسەرەوەی سەرزەنشتی خۆمان بکەین کاکە ئێمە خۆمان پاگنین لەگەڵ خۆماندا هێندە پیسە نازانم لە شێوە قسەی لێ بکەم بەڵام دەڵم قەسەم بەخوا لە هەموویان بێبەریم هەمووتان خیانەتکارن بەرامبەر بەم کوردە حیزب نەماوە لە وڵاتەیە جاشەتی بۆ بەعز نەکرد بێ حیزب نەماوە ژێربەژێر پەیوەندی لەگەڵ دوژمنان نەبوو بێ حیزب نەماوە فەقیر و هەژارەکەی خواری لێ دەرچەکە ئاگای لە هیچ نەسەرکردە و مەسئول و مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەکان ئیلا ژێربەژێر پەیوەندییان لەگەڵ ناحەزە هەر هەبووە هەر لە ئەنفال لە مەکتەبی سیاسی کرد بینیەوە بە حیاتی ژن و منداڵی ئەنفال بکرێ یەک دانم پێ بڵێن یەک کەسم پێ بڵێن یەک ئەندامی سەرکردایەتی دامبینی ژن و منداڵی ئەنفال بکرێ ئەو گەرمیانە داماوانە نەبێت کە ئێستا ڕۆک سکوڵ ماتویان لێ هاتەوە داماوە کاکە ئەوانە ئەوە لە نەوتویەکە بڵین کاکە ڕەبی ماڵتان ناوە بێ خوا حافیزتان بێ ئێوە خەباتی خۆتان کرد حتا ماوەن تەقاوت بن معاشی باش وەرگرن ئەبێت جیرێکی خوێندەواری عاقڵمەندی سیاسی دڵپاک ئەم غەلوغەشەی شەستەکانی لە دڵان نەما بێ بێتەوە سەرکاری حکومڕانی وڵاتە بکات جا ئەم قسەیە چێ پێی خۆشە هەر باشە چێ پێی خۆش نییە حتا سنگی دەگرێت بە ئاوی سارد بۆ خۆ ئەوە بە هەموو مەسئولێک بیجێڕێتەوە هەرچی کادری حیزبی ئەگەر نەگەێنێتەوە سەر خۆ گەرنی ئازان نەبێ بڵێ فڵان کەس وای پێوتون ئەو ڕەشە دەڵی فڵان کەس عەلەمی ڕەشە ئاخر تۆ دڵت ڕەشە ئەینا لەشکری پێشمەرگە ناشکێ بەخوا و لەشکرە بەو هێزە ناشکێ ئەوە ناپاشی ناوخۆمانە تەنها قسەشم شعرەکەی دکتۆر عەبدوڵڵا پەشێوی قارەمانە ها لە کاتی مەراسیمەکانی یا ئەو خوا ئامادەکردن بۆ ڕیفراندۆم وتم کاکە گۆرانی بێژ و باو باوانیم داتان نادا لە هەولێر و لە سلێمانی پیاوێکی قارەمانی ڕازگۆی ئاوای دوور لە ماستاوچێتی بێننەوە حەماسەتی خەڵک بجوڵێنێ کابرای گۆرانی بێژ لە ئەوروپاوە چی بۆ کورد دەهێنێەوە لە پەنج هەر عیبە عیب قەسەم بەخوا عیبە سەرکردەی کورد لە تەنیش ئەو گۆرانی بێژانەوە ڕاوەستێ ئەو هەموو قارەمان و پیاوە بەڕێزی وەکو جەنابتان هەیە چێ لە تەنیشتیانە بجگە لە گۆرانی بێژ ئاخە بۆیە دوا ڕۆژی ڕیفراندۆمیش ئەوای لێ هات عەبدوڵڵا پەشێوی قارەمان دەفەرمێ ئەوەی هەور پەڕە دەکا و دەیتارێنێ قۆناخ ئاقار هەر خۆمانی ئەوەی کەوە و کەو ڕاودەنێ ڕەوەز زنار هەر خۆمانی هەر تابوتێک بۆمان دەکرێت تەختە و چەکوچ مێخ و بزمار هەر خۆمانین هەر شارێکمان دوگمەی یەخەی دەترازێندرێ دەستە دز و پاشە دز و حەسحەسی شار هەر خۆمانین هەر شارێکمان دوگمەی یەخەی دەترازێندرێ دەستە دز و پاشە دز و حەسحەسی شار هەر خۆمانین لە هەر باخێک گڕ لە باڵی دارێک بەربێ لە هەر شاخێک تا شەبەردێک بڕمێتە خوار هەر خۆمانین هەر ڕۆژێکمان هەر مانجێکمان هەر ساڵێکمان هەڵدەواسرێ سێدارە و پەت هەر خۆمانین دوو لە دبین و چوار لە دبین و هەزار لە دبین تیغی نەفرەت هەر خۆمانین
پشت و قامچی باڵدار و داو هەر خۆمانین پێ و بەرپێنا ئاگر و ئاو هەر خۆمانین با کەس چیدی تف هەڵناوێ بۆ ئەوانەی مێژووی مردوون با کەس چیدی تف هەڵناوێ بۆ ئەوانەی مێژووی مردوون با کەس چیدی سوز نەخاتە ئەستۆی دەرویا و قیسمەتی خوا و کەچگەڕانی چەرخی گەردوون گشت سەحراکان بنارێکیان پێ ناگیرێ گشت سەحراکان بنارێکیان پێ ناگیرێ ئێمە خۆمان لوتکەکانمان پێشکەش کردوون ئەوەی کە تێبگا بەسێتی درێژەی زیاتر پێ نادەم